ڕێکارەکانی قەدەغەی هاتوچۆ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەردەوامی هەیە. ئیدارەی سنوورەکە بە شێوەی بەردەوام سەرقاڵی ڕێکار و هەنگاوی نوێی خۆپارێزیە. بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین لە ئێستادا لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە ڕێنمایی پێویست بە دامەزراوە جیاجیەکانی تەندروستی دەدات. بەڕێوەبەر و کارمەندانی بەڕێوەبەراتی خۆپاراستنی ڕاپەڕین ڕۆژانە کاری بەردەوام دەکەن. لە هەر کوێ پێویست بێت تیمی تایبەت و شارەزای بۆ دابین دەکەن. ئێمە وەکو بۆ ڕێبەراتی خۆپاراستنی تەندروستی بەسەرجەم هۆ بۆ بەشەکانەوە هەر لە سەرەتایی سەرهەڵدانی کۆڤید-19 لە وڵاتی ئێران ئێمە هەڵستان بە گرتنەبەری ڕێکارە خۆپارێزیەکان لە چوارچێوەی گایدلاینی WHO و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام بووین لە پلاندانان بۆ ڕێگریکردنی کۆڤید-19 لە هاتنەناوە و بڵاوبوونەوەی و هێشتاش بەردەوامین. لە بەڕێوەبەراتی خۆپاراستنی ڕاپەڕین بە شێواز و میکانیزمی جیاجیا کار دەکرێت. لە سەرەتادا ڕێگری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بە ڕێژەیەکی بەرچاو سەرکەوتوو بوو. لە ئێستادا لە پاڵ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە ڕێگەی تیمی جیاجیاوە خزمەتگوزاری تەندروستی بۆ هەموو ئەو هاوڵاتیانە دابین دەکرێت کە پێویستیان بە چارەسەر هەیە. دووبارە پلانەکە ئەوەیە کە دووبارە خەڵک زیاتر هۆشارکەینەوە، خەڵک زیاتر ئاگادارکەینەوە کە نەخۆشیەکە بە تابەشێوەیەکی کەم هاتۆتە ناومانەوە. کە هاتۆتە ناومانەوە ئێمە پێویستە بەڕاستی زیاتر ئاگادار بین، زیاتر خۆمان پارێزین لەو ڕێمان ڕێنمای تەندروستەکان زیاتر جێبەجێ بکەین بۆی ئەو کەیسانی کە هەنە تەشەنە نەکەون و زیاتر نەگوازرێنەوە بۆ خەڵکی تر. و هەروەها ئێمە تیمێکمان دروست کرد، ئەو تیمە بە دواداچوون دەکات بۆ ئەو کەسانەی کە توشبوونە و بەرکەوتان هەبووە لەگەڵ کەسی توش بوو. بۆ نمونە کەسی یەکەمی ئەوانەی کە توش بوونە، کەسە نزیکەکانی سەردانی کوێ کردەوە، ئەو پێ دەڵێن کۆنتاکت ترێسین. ئەوە یعنی ئەم بەدواداچوون بۆ حاڵەتە پۆزیتیڤەکان دەکەین، ئەوانەی کە بەرێکەوتنە لەگەڵ حاڵەتە پۆزیتیڤانە بۆ بەدواداچوونی بۆ دەکەین، فەحسیان بۆ دەکەین و ئیتر ئەوەی کە بکرێ بە دوای ئەوە دەیکەین. حاڵە ئەمە دوای ئەوە وەکو خۆپاراستن تیمی ناو بازارمان هەیە، بەردەوام چاودێری مارکێتەکان و چاودێری ناو بازار دەکات. پشکنینی بەردەوامی هاوڵاتیان بەتایبەتیش ئەوانەی کە زۆرترینی بەرکەوتنیان لەگەڵ کەسانی تردا هەیە داستێکی زۆر بەرچاوڕوونی بە تەندروستی ڕاپەڕین بەخشیوە و بۆ داهاتووش هەنگاوەکانیان لەو چوارچێوەیەدا بەردەوامی دەبێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان، دەڤەری ڕاپەڕین.